ئەمە مەیدانی ئاژەڵ فرۆشانە لە هەولێر. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان خواز لەسەر کڕینی ئاژەڵ بەرز بۆتەوە. هاوڵاتیان بە مەبەستی ئەنجامدانی قوربانی دێن بۆ کڕینی ئاژەڵ تاکو لە ڕۆژانی جەژن سونەتی قوربانی ئەنجام بدەن. بە شێوەیەکی گشتی زۆر باشە. لەخوای بە زیادوی بازاڕەکە گەرمە کەەوە قەپانەکانەوەتوە لە پێش چای خۆتانە بەبەر ناکەوی. خواستی زیاتر دەبی و داواکاری لە خەرچیش بابێن مەڕی بکڕن وەبی زیاتر قوربانی بکە خێرەی گەورەیە خێری قوربانی بەبەر هیچ شتێکی ناکەوی وەکو هیچ شتێکی نییە لە بە دینەکەی دەکڕیتن دەکاتە قوربانی نەخۆ بە هەرزان بۆ هەردەی کڕی گرانە هەر دەکڕیتن. ئێستاکە لە خۆی بەزای خەڵکە زۆر وادی عیوانی دەکرد لال عانڕە ئەوسا لە خۆی بەزای زۆر باشە. ئەرێ وەڵە لە خۆی بە زیادی بێ خەڵک زۆر دێت. ئەرێ وەڵە نەحمەڵە ئەرێ وەڵی خەرک هەر وەک تەماشا وەک لاشاوێ دێ ماشەڵڵە. حیوان هەوسار باشە عالم دەنێ قوربانی ناکرێت بەس ئەمڕانەی بە خۆمان 150 جوانەکەمانەیە بەخوای تقریبا 20 جوانەکەمانەیە هەمومان قەمس کردیە. عالەمە خێرخوازێکمان تقریبا 10 جوانەکە وتیکاکە 10 جوانەکەمان لۆدانین ئەوە 10 جوانەکەمان ئالۆدانە خێرخوازە کابراش خێرخواز دەورەمەندا ئەوسا قوربانی لە پار ئەوترا باشترە. 2 ملیۆن نیوە هەولێر خێرکەرە پیاوە مەردە 2 ملیۆن و کابە 2 ملیۆن 300 و پێ ناکرێت کە ئەوی دەورەمەندەکە با 3 ملیۆنی پێدا وایان نا لۆ خێرێ سارێ زارەکە کابە هەدێکە. خەسرە و عەزیز هاتووە بۆ مەیدانی ئاژەڵان بۆ کڕینی چەند سەر ئاژەڵێک بە مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانی لە ڕۆژانی جەژندا. چار پێنج ڕەشەوڵاغی گەورە دەکردن ئینشاءڵڵا سعرەکەی دەگەڕن بزانین سعرەکەی مەسەلەن هەرستان و دابەزینی هەیە نوێژەی قوربان بە قوربانیەوە خۆشە لەبەر ئەوەی ناوکەی بخۆی بە قوربانەوەیە ئەوەندەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووتی یعنی ئاگادار بن ئەوەی کە نەکا لە ئێمە نییە ئەگە ماڵی هەبی و پارەی هەبی مەسەلەن توانای هەبی نەکری نێتە موسەڵامان مزگەفتەکانمان نێژ نەکە لە گەرمان. ئەوڕۆ مهمە ئیسان ئەوڕۆ دەستی دێ بکە لەبەر ملەتەکەمان فەقیرە گۆشت گرانە ئەگەر هەمومان ئەوڕۆ ئەو جێژنەیە ساری جارەکە ئەگەر ئەو بە هەمان بی و نەیکەن دۆسی بەجیبێلی. سەرەڕای ئەوەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئاسایشی ئابووری و دابەشکردنی موچەی موچەخۆران لە کاتی خۆی دابین بکات و نرخی گۆشتیش بەردەوام لە بەرزبوونەوەیە بەڵام هاوڵاتیان هێشتا پێداگرن لە ئەنجامدانی قوربانی و بەرزڕاگرتنی دروشمە ئاینیەکاندا. ئیبراهیم زیاد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.